هەر لەم گەشتەی ژووری هەواڵ من میوانێکم لەگەڵە بێت هەم میوانە و هەم پێشکەشکارشە لەگەڵ من هەواڵ پێشکەشەکات محەممەد کریشان ڕاهێنەر لە پەیمانگای جەزیرە هەروەها بێژەر و پێشکەشکار لە جەزیرە و ناسرا و لە جیهانی عربی ئەو لەگەڵمە بێت ئستاز محەممەد بەخێر بیت. شکرا زۆر سپاس. بێکەوە هەواڵ پێشکەشەکەین باشە دواتر گفتوگۆەکەین بكل سرور. تاوا من بكردي عربي بخوش حالي زور باش من دەست پێکەم دوای من تۆش بە عربی بخێر زۆر باش دەست پێکەین. ئەنجومەنی وەزیرانی عراق پرۆژە یاسای خزمەتی ئاڵا دەکشێنێتەوە. ئەنجومەنی وەزیرانی عراق لەبارەی تاوتوێکردنی چەند دۆسەیەکی تایبەت بە ژیانی هاوڵاتیان و پرسە خزمەتگوزاریەکان کۆبەوە. ئەنجومەنی وەزیرانی عراق بە سەرۆکاتی محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیران کۆبەوە تایدا ئەنجومەنی وەزیران لە بڕیارێکدا پرۆژە یاسای خزمەتی ئاڵا واتە سەربازی زۆرە ملەی کشاندەوە. هەروە لە کۆبنەوەکەدا ڕاگەیەندرا ئەنجومەنی وەزیرانی عراق گرێبەست لەگەڵ کۆمپانیایەکی وردبینی دارایی دەکات. اتخذ مجلس الوزراء العراقي برئاسة محمد شياع السوداني اليوم الثلاثاء عددا من القرارات وأصدر جملة من التوجيهات. شملت هذه القرارات تقديم الخدمات للمواطنين بالإضافة إلى سحب مشروع قانون الخدمة الإلزامية خدمة العلم، وفي مجال الجهود الحكومية الرامية إلى التدقيق المالي للأمانات الضريبية والجمركية. خول مكتب رئيس مجلس الوزراء صلاحية التعاقد مع إحدى الشركات الدولية الكبرى في التدقيق المالي لأغراض تدقيق الضمانات الضريبية والجمركية. پێنج ڕۆژی دیکە مۆندیالی 2022 لا قەتەر دەست پێ دەکات. کوردستان 24 ئەمڕۆ دەستی بە سوپرای زۆر ڕووماڵە تایبەتەکەی بۆ مۆندیالی 2022 کردو تا 34 ڕۆژی دیکە لە ڕووماڵەکەی بەردەوام دەبێت و ڕۆژانە لە 4 کاتی جیاواز لەگەڵ شرۆڤەکارە تایبەتەکانی بە گرافیک و داتا ڕووداوەکانی ئەم مۆندیالە شی دەکەنەوە. ئەم مۆندیالە جیاوازە لە هەموو مۆندیالەکانی دیکەی جیهان چونکە بۆ یەکەم جارە لە وڵاتێکی بچووکی عربی وەکو قەتەر بەڕێوە دەچێت. بەڵام هێندەی 4 مۆندیالی ڕابردوو پارێتیادا خەرج کراوە. ئەم مۆندیالە دەبێتە دوایین بەشداریکردنی دوو ئەستێرەی گەورەی مێژوو کە نزیکەی 20 ساڵە چێبەرچەی یەکتری دەکەنەوانیش لیۆنێل مێسی و کریستیانۆ ڕۆناڵدۆن. مۆندیالی قەتەر مشتومڕێکی زۆری دروست کردووە و جیهانی بەسەردوو بەرەدا دابەش کردووە. بەشێکیان ڕەخنەی توند لە وڵاتی میواندار دەگرن و پێیان وایە ئازادی تاکەکەسی و ڕەگەزی تیادا زەوت کراوە. بەشێکیان پشتگیری قەتەر دەکەن و داوا دەکەن ڕێز لە بەهاو کولتوری ئەو وڵاتە بگرن و نەیبەزێنن. بعد 5 أيام ستبدأ مباريات كأس العالم 2022 التي ستقام في دولة قطر، وبهذه المناسبة العالمية الكبيرة ستبدأ كردستان 24 اعتبارا من اليوم وعلى مدى 34 يوما بإجراء تغطيات خاصة ومفاجآت تخص هذا الحدث الرياضي العالمي، وبواقع 4 تغطيات يومية تستضيف خلالها القناة محللين وخبراء في الشأن الرياضي وبتقنيات حديثة وإحصائيات يومية خاصة بكأس العالم. يعد كأس العالم هذه المرة مختلفا كونه يقام في دولة عربية هي دولة قطر، بالإضافة إلى حجم المبالغ والميزانية التي خصصت لهذا الحدث والتي تقدر ب4 ميزانيات سابقة صرفت على كأس العالم، بالإضافة إلى مشاركة 2 من ألمع نجوم العالم بكرة القدم وهما ليونيل ميسي وكريستيانو رونالدو، وتعتبر هذه المشاركة آخر مشاركة لهما ضمن عمرهم الكروي الذي يقدر بحوالي 20 عاما. دەست خۆش ساس محەممەد دەست پێ بکەنێت. چەند ڕۆژێکە لێرەیت دەستت بە ڕاهێنان کردووە بە بێژەران و پێشکەشکارانی کوردستان 24. کوردستان 24 چۆن بینی؟ على فكرة لراستيدا من بۆ من مفاجئەیەکی گەورە بووم بەو مستەوە بەرزەیکەوە بێژەر و پێشکارەکانی کوردستان 24 هەیەە بەڕاستی شتێکی زۆر نایە بوو. من بینیم لە هەموویان گەنجانی کچ و کوڕ توانایی باشیان هەیە، توانای جوانیان هەیە لە ڕووی دەرکەوتن
لە ڕووی کاریزمای ئامادەبوونیان لەسەر شاشە و هەروەها لە ڕووی دەنگیانەوە زۆر جوان بوو و هەروەها من ئەوەی کە ئێستا لەگەڵ تۆدا دەم خوێندەوە کە کۆڤان بەڕاستی سێشتی هەبوو کە من پێشتر نەم کردووە. یەکەم من هەواڵەکەم خوێندەوە من نەم بینی بوو پێشتر ئەمە یەکەم جارە دەیکەم و هەروەها من یەکەم جارە هەواڵێکی وەرزشی دەخوێنمەوە و هەروەها سێم یەکەم جارە هەواڵێک دەخوێنمەوە بە وشە بچووکانە خوا یارمەتیتان بدە وشەکان بچووک بوون بەڕاستی کە دەم خوێندەوە. باشە تۆ لە دەورەکەی وتت یەکەم جار لەگەڵ پەیمانگای جەزیرە بچمە شوێنێک کە بە زمانێکی جیاوازتر با بڵێن دەرسەکەت بڵێیتەوە. باشە ڕاهێنانەکەت پێشکەش بێ ئەوەی کە هەتە بیگەێنی بۆ تۆ زەحمەت بوو؟ لە ڕاستیدا قورس نەک قورسێکی بە مانایی کە بڵێن بەڵکو قورس بوو من دەمویست هەموو شتێک تێبگەم کەوا بێژەر و پێشکارەکان دەیڵێن بە زمانی کوردی بەڵام لە هەمان کاتدا قورس نەبوو چکە بەشێکی زۆریان ئەوان باش لە من تێدەگەیشتن کە بە زمانی عەرەبی قسەم دەکرد. ئەمە شتێکی بەیادم هێناوە ڕاستێکی بەیادم هێناوە کە لە ڕاهێنانێکی پێشتردا وەکو ڕاهێنەر بەشدار بووم. ڕاهێنەرێکی بەریتانی هاتبوو نەیدەزانی زمانی عەرەبی قسە بکە بەڵام ئەو ڕاهێنانی دەکرد و ئەو دەیکوت بەڕاستی خوێندنەوەیەکی باش و خوێندنەوەیکی خراپ لە چی لە مۆسیقای خوێندنەکە و لە خوێندنەوەکە و لە ئەدای دەنگەکە کە بەرز و دەبێتەوە و نزم دەبێتەوە بۆیە من سوودم لەوە وەرگرت بەڕاستی سوودم لەو ڕاهێنەرە بەریتانیاش وەرگرت و من لەم کەناڵە کۆمەڵێک گەنجی کوردم بینی وەکو تۆ وەکو هاوکارەکانت لە خاتوونەکان و لە بەڕێزان بەڕاستی ئەدایان جوان بوو. چۆنت بینی؟ بەدڵنیایەوە یەکەم جار باگراوندەکان هەمووی چۆنت بینی؟ لە ڕاستیدا سەبارەت بە کەناڵێکی وەکو کوردستان 24 کە لە ئاستی کوردستان و عێراقدا ڕووماڵ دەکات ئاراستەی بۆ ئاراستەی کۆمەڵێک خەڵکی دیاریکراوە لە شوێنێکی دیاریکراوە بە ئەجەندایەکی و استراتیژیکی دیاریکراو کار دەکات. من سپاسان دەکەم کە ئێوە هەم لە ئاستی لۆکاڵی و هەم لە ئاستی نێودەوڵەتیش ڕووماڵ دەکەن. ئەمە شتێکی نایابە بەڵام ئەوەی من دەیبینم لەسەر شاشە چه لە ڕووناکی چه لە دانیشتن لە کورسیەکان و ئەو میوزیکەی کە هەیە بەڕاستی تەکنۆلۆژیای جوانن و هەروەها جۆرێکە لە تەجاوزکردن لە توانای کەناڵەکانی دیکە کە لە ئاستی دەوڵەتەکانی دیکە هەن وەکو کەناڵی لۆکاڵی. من بۆ خۆم لە تونس کەناڵی تونسیم بینیوە و کەناڵی عەرەبیشم بینیوە و ئێوە بەڕاستی ڕەنگە هەمان توانای ئەوانتان نەبێت بەڵام لە ڕووی ئیمکانێتەوە بەڵام لە ڕووی توانە لە ڕووی ئەدا زۆر باشترن لەو کەناڵانە باشتر لە زۆر کەناڵی عەرەبی و کەناڵی نیشتیمانی عەرەبی لە تونس لە جەزائیر لە مەسڕ یاخود لە مەغریب بەڕاستی باشتر بوو. بەستەکەمان هی کورسان 24 لەگەڵ پەیمانگەی جەزیرە بۆ ماوەی 6 مانگە جەزیرە ئەوێ لەو فترەیە چی بکە بۆ کورسان 24؟ لە ڕاستیدا جەزیرە خۆشحاڵە بەوەی کەوا لە هاوکاری و هەماهنگگیدا لەگەڵ کوردستان 24 بە هەمان شێوە کوردستان 24 خۆشە. بۆچی؟ چونکە ئێمە وەکو جەزیرە و هەروەها بەهۆی ئەو برادرانیشی کە قسەیان کردووە و من لە پەیوەندیمدا لەگەڵ کێ هەیە لەگەڵ بێژەر پێشکاکانە هەیە بەڵام دۆستەکانم لەگەڵ گرافیک و لەگەڵ وێبسایت و بەشەکانی دیکە کار دەکەن ئەوانیش دەمان شێوە دەڵێن چی هاوکارەکانی من دەڵێن ئەو توانایی کەوا لە تەلەڤیزیۆنی کوردستان 24 هەیە زۆر باشە و ئەو تەکنەلۆژیایی کە لێرە هەیە زۆر باشە و ئەو گەنجانەیە کە لێرە کار دەکەن ئامادەیەکی جوانیان تایە بۆ کارکردن و توانایان هەیە بۆ ئەوەی کە باش بن بە شێوەیەکی خێرا و زۆر زوو شتەکان وەردەگرن. ئەمە تێگەیشتنی منیشە بەڕاستی ئەو بێژەر و پێششکارانەی ئافرەت و پیاو کە من لە ماوەی 3 ڕۆژدا بینیوە من و سبەینەکەش لەگەڵیان بەردەوام دەبوومە کۆتا ڕۆژ هیچ شتێکیان کەم نییە لە ڕووی توانایەوە لە ڕووی دەرکەوتنی جوان لەسەر شاشە و لە توانایان لە پێشکەشکردن و لە زمانی جەستەیان و هەروەها ئێمە کاتێک هاتین بۆ ئەم کەناڵی کوردستان 24
هاتی نهاتین بۆی دەرسیان پێ بڵێن نەهاتین شتێکی دیاریکراوان پێ بڵێن ئەمە بکەن و ئەمە بکەن و ئەمە بکەن بڵێن ئێوە باشدین ئەمە بکەن نەخر ئێوە خۆتان باشن بەڵام هەندێک شتی بچوک هەیە کە دەشێت ڕەچاو بکرێت ئەو کاتدا زۆر باشتر دەبێت. چیت لە خەیاڵا بوو دەتگوت ئەو کەناڵە دەبێت چۆن بێ؟ لە ڕاستیدا من هەستم کرد کەوا ئەم کەناڵە تواناکانی زۆر سنووردارە وام هەست کرد و حتا ویستم بڵێم وام بیرەکردەوە کە ماندووە بەڵام بەڕاستی مفاجعەیەکی جوان بوو بینم بەو شێوازە نییە تواناکەیان باشە و هەروەها دەرکەوتنەکە زۆر لە دەرکەوتنیەکی ئامادەکاریانە و تەکنیکیانە زۆر جوانە ڤیدۆ کورسیەکان ڕووناکی و ڕۆیشتن لە بەردەم شاشە بەڕاستی هەمووی بە تەکنۆلۆژیایەکی جوان بە ڕووناکیەکی جوان و هەروەها بە ڕەنگی زۆر جوان هیچ کەمتر نییە لە کەناڵەکانی دیکە بەلانی کەمەوە لە کەناڵە عەرەبیەکانی مەحەلی ئێوە باشتر لە کەناڵە مەحەلیەکانی عەرەبی کەم دەرفەت هەبووە بەڵام کێشەکە چییە؟ چی سەرنجی ڕادشای؟ لە ڕاستیدا من ئەمە یەکەم جارە نییە دێمە هەولێر من یەکەم سەردان کە هاتم بۆ هەولێر لە ساڵی 1970 بوو کاتێک من قوتابی زانکۆ بووم و بەڕاستی ئەمە سەردانی چوارەممە کە دێم بۆ کوردستان بەڕاستی ئەوەی سەرنجی منی ڕاکێشە ئەوەیە هەر جارێکە من دێم بۆ هەولێر من جیاوازتری دەبینم لە جای ڕابردوو دەبینم گەورەتر دەبێت دەبینم جوانتر دەبێت هەولێر و هەروەها پێم وایە کەوە ئەو گەشتە سەرنە بیناسازیەی کەوا هەیە ئەو ئاڵگۆڕە بازرگانیی کەوا هەیە لە ڕووی ئابووریەوە هەستێکت پێدەدا کە ئەم ناوچەیەکی ئامادەیە دەتوانێت باشتر بێت لە داهاتوودا. بەڕاستی کەبابم تاقی کرد کوبەم تاقی کردەوە کە کوبەیەکی خڕە کفتم تاقی کردەوە و هەروەها کەبابی هەولێر بەڕاستی هیچ شتێک هاوشانی نییە بەڵام ئەوە بەجێ مێشتەوە بۆ ڕۆژی داهاتوویە ئەم شەو ئینشاڵڵا. زۆر خۆشحاڵ بووم کە بەیەکەوە هەواڵمان خوێندەوە سوپاس بۆی کە چەند ڕۆژە لەگەڵمان بووی و زۆر استیفادەمان لە بەڕێستان کرد وەکو بێژەر و پێشکەشکارەکان لە کوردستان 24. سپاس بۆ محەممەد کریشان ڕاهێنەر لە پەیمانگەی جەزیرە هەروە بێژەر و پێشکەشکاری بەناوبانجی جەزیرە و جیهانی عەرەبی کە لەگەڵمان بوو. سپاس.